سڵاوی خوای گەورەتان لێبێت بەڕێزان لە بەرنامە ئەمڕۆ قسە لەسەرەوە دەکەین لێکەوتەکانی بۆریارەی دادگای فیدراڵی لەبارەی موچە لە داهاتوودا چۆن دەبێت ئەوەی کە پێوەستە بە پلە بەرزکردنەوە ئایا کەی پلە بەرزکردنەوە دەبێت دەست پێ بکاتەوە هەروە پرسی دامەزراندن دەرچوانی دانەمەزرا و مامۆسانی وانە بێش گرێبەستەکان هەروە پرسی هاوتاکردنی موچەش لەگەڵ بەغداد و موچەی خانەنشینش کە بەپێی بڕیارەکەی دادگای فیدراڵی دەبێت موچەکە لە یەک تەوقیت دابدرێەوە لە هەمان کاتدا هەمان بڕیش بێت و بژانەوەی ئابووری هەرێمیش دوای ئەو بڕیارە و ئەو ئاستەنگانش کە دێنە پێش بۆ بەبانکیکردنی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان ئەم پرسانە لەگەڵ بەڕێز مامۆستا دلێر مەحموود ئابووریناس و پەرلەمانتاری پێشووی کوردستان قسەی لەسەر دەکەین. مامۆستا بەخێر بێن، سوپاسی ئامادەبوون دەکەین. سوپاس دەکەم. ئەگەر سەرەتا لە ئەو موچانەی کە لە بەغداوە هاتن تا چەند نردنی بڵێن دوو موچە لە ماوەی کەمتر لە مانگێکدا دەستکەوتی ڕاستەوخۆی بڕیارەکەی دادگای فیدراڵی بوو یاخودی پەیوەندی کێ بوو بە ڕێکەوتی نێوان هەرێم و بەغداد؟ جارە پێشەکی ئەوەی کە بڵین دادگای فیدراڵی تاوان لە ئەنجامی کۆمەڵی سکاڵا بوو کە لەلایەن خەڵکەوە کرا ئەمە یەک لە لایەک ترەوانێ بایکۆتی مامۆسایانیش کە ماوەیەکی زۆرە بەردەوامە و ئەو سکاڵانش کە کرا لە دادگای فیدراڵی شوگەوکو دادگای فیدراڵی خۆیڵێت دادگایەکە ئەگەر بێت و سکاڵان نەبرێتە بەردەمی خۆی تەداخل ناکە زۆر کەڕەت لە زۆر شتا لەبەرەوە کەواتە موچەی کاتووە بەرهەمی ڕاستەوخۆی بڕیارەکانی دادگایە لە ئەتوانین بڵین زۆربەی زۆری پەیوەندی هەیە بە بڕارەکانی دادگای فیدراڵی بەغاوانێ. باشە خێری خێروبەرەکەتی تێدا ئەم بڕیارە بۆ موچەخۆران بۆ بازاری هەرێم بژانەوە ڕوویداوە کە موچاناتن و پێی و بڕیارە جۆڵەکەوتوتە بازار بڵین خۆی لە ڕاستی ئاگەرێمە تەماشاگەین ئەمە خێرێکە بۆ هەرێمی کوردستان و خێرێکیشە بۆ حکوومەتی هەرێم کە حکوومەتی هەرێم زۆر کە ڕێگری لێ کردووە ئەبێ حکوومەتی هەرێم زۆر مەمنون بێ بۆی کە لە ڕێگەی بڕیاری دادگای فیدراڵی و حکوومەتی عێراق یعنی دواخستنی موچە و پێنەدانی موچە و لە بەرزکردنەوەی موچەخۆرانی هەرێمی کوردستانی بە نادەسووری دایە قەڵەم و بە مافی خۆیانی زانی کە ئەوانی شەمە موچەخۆران و فەرمانبەرانی هەرێمی کوردستان وەکو هەموو موچەخۆران و موچەخۆرانی تری عێراق پێویستە پلە بەرزکردنەوەیان هەبێت موچەکانیان هاوتا بێت و لە هەمان کاتیشا پێویستە دوان نەکەوێت چونکە ئەوە خۆی لە خۆی ئینتیهاکێکی دەستورە پێشێرکردنی دەستورە ئەمە دادگای فیدراڵی ئەم بڕیاریدا کەواتە ئێمە چەند وەختە یعنی چەند وەختە لە ساڵی 2013وانی هاواری ئەوە ئەکەن حکوومەتی هەرێم و خەڵک ئەڵێ حکوومەتی هەرێم بە تایبەتی لە وڵا حکوومەتی عێراقی بودجە نانێرێت موچە نانێرێت لەگەڵ ئەوە کە هەل لەو کاتەشە نەداهاتی ناوخۆ نێرداوە نەداهاتی نەوتیژ نێرداوانی داهاتی نەوتی و نانەوتیژە نێرداوە و ئیمڕۆ ئەوەتانێ ئەو بە پێی بڕیاری دادگای فیدراڵی کە بڕیارێکی بات و ملزەمە ینی پێویستە پێوەی هەموو لایە کە بڕیارەکە دەرەکرێت ئەوەی کە پەیوەندیدارە پێوەی پەیوەست بێت و هەڵوەشانەوەی نییە هاتووەتە سەرەوە کەواتامە لە قازانجی هەم موچەخۆرانە هەم هاوڵاتیانە هەم حکوومەتی ئەی بازار کاریگەری چی لەسەر بازار لە ماوەی مانگدانی دوو موچە نێردراوە بم کاریگەری چیانی ئەو بڕەپارەیەکی ساهاتتە هەرێمەوە خۆی لە واقعا ینی سیرەکەی حرەک جوڵەی بازار کێ دروستیەکە کە جوڵەی بازار دروست بوو هەڵبەتە سەرجەم کۆمەڵانی خەڵکی کوردستان سوورمەند دەبێت لی بازار ئەبوژێتەوە و لە هەمان کاتە هەلی کار دروستە بێت و خەڵک گەشاوە ئەبێت ئەمە شێت ئیسفادەی لێ ئەکات لە هەمان کاتیشا حکوومەتی شەر ئیسفادەی لێ ئەکات یعنی ئەگەر بۆ چونکە لە هەموو وڵاتێکە لە هەموو فەرمانڕەوەیەکە پارە لەلایەن کێوە یەتە ناو بازاڕەوە لەلایەن حکوومەتەوانێ لەلایەن حکوومەتەوە یەتە ناو بازاڕەوانێ حکوومەتیش لە ڕێگەی موچەخۆرەکانەوە لە ڕێگەی کارکردن لە پرۆژە خزمە گوزاریەکانە لە پرۆژەوە بەرهێنانەکانە ئەگەر بێت و پارە لەلایەن حکوومەتەوە نێتە ناوانێ ئەی باشە خەڵک یاخود بازار ئەبێ اینجا دەستکەن بۆی ئەگەر پارەیەکی خەوتوی کەمیشیانە بێ ئەو پارەیان خەنە ناو بازارڕانە بۆی حرەکەی بازار دروست بێت لەبەرەوە ئەوەتانی خۆمان لە بازار ئەیبینین ینی لە ماوەی ئەم 4-5 ڕۆژە چۆرە بازار و
دەڕۆژ پێشێستا لە بازار بوویتە یاخود سەیرتەکرد لە بازار ینی وای لات و خەریک بڵێ بۆ بە گۆڕەپانێک یاری دووگۆڵی تیا بکرێت ئەوەندە چۆڵ بوو بە شرتێک لە ماڵی پیرۆزی ڕەمەزاندا بوو کە خەڵک بە ڕۆژوو بووە چاوەڕێی جەژنی ڕەمەزانی شەکە بەڵام تۆرە سەیریکە لە ماوەی ئەم هەفتەیە سیرەکەین بازار خۆی لەخوا جمەی دێ قەرەباڵق بووە و لە هەمان کاتیشە جوڵەی بازار دروست بووە خەڵک کاریێنی زۆر لە کاسبکارەکان ئەڵێن ینی کاسبکار هەیە ئێستا ئەوانەی کە جلوبەرگە فرۆشن ینی ئیمڕۆوتیانە وڵات زۆر قیاسمان نەماوە لە بەرۆدەم دووسێ ڕۆژە ئەوەندە بازارمان چاک بووە کەواتە ئەگەر موچە بدرێت وەزعی خەڵکیش باشە بێ بە گشتی ژیانی خەڵکیش باشە بێ لە گشتی و لە داهاتوو شاشتەکانی تری شەرعی نەشت نرخیوانش قسەکەین بەس لە دوای 20 مانگشەوە پێشبین دەکرێت موچێکی تریژ بدرێت چکە لە عێراقی شەر لە بینی 18 بۆ 25 مانگ موچەی نووسە خۆران دابش دەکرێت چاوەڕێ بکەین لە کۆتایی مانگی مانگش موچەی مانگی چوار بدرێت من پێشبینی ئەەکەم کە لە کۆتایی ئەم مانگا موسەی مانگی چواریش بدرێت بەڵام هەر وەکو لەوە شاهاتەوە ئەنجومەنی وەزیرانی یاخود وەزارەتی دارایی عێراق ئەنجومەنی وەزیرانی بەغدا داوای ئەوەی کردووە کە پێویستە مانگانە هەرێمی وەزارەتی دارایی هەرێمی کوردستان لیستی موچەی هەموو موچە خۆران بنێرێ بۆ بەغداد لێ بێت ئەگەر بیانەوێت کێشە دروست نەبێت بۆ بە بەردەوامبوونی ئەم موچەیە پێویستە هەموو مانگێک لیستی موچەی سەرجەم موچە خۆران بنێر لێ بۆ هەرێ بۆ ئەفو بۆ بەغداد و بۆ ئەوەی لێ وردبینی تا بکرێت وە لە دوجاریشە ئیتر کە ئەچێتە سەر ئەو مەسلەی هەر کەسێ سمارت کارتی خۆی هەبێ یاخود کارتێکی ئەلکترۆنی خۆی هەبێ بۆ وەرگرتن بەس دەسەر دووسکردنی هەژمارەکەت بڕێرەکەی دەگەر لە 21کەوە دەرچووە کەم حکوومەتی عێراقی پامەندگو هەرێم کە موچەی موچە خۆرانی هەرێم بە بانکی بکرێت بەڵام تاکو ئێستا هۆکارەکەی چیە کە بەرە پێشچوونێک نابین لەلایەن حکوومەت هەرێم و کە بچێتە پێشەوە بۆ پرسە هەنوێ پێی نەسی بەرارەکەی دادگای فیدراڵی بۆی ئەم پرۆسی بە بانکی بکرێت چکە بەڕۆبەری بانکی ڕەشی تات بۆ پەرلەمانی عێراق لەگەڵ کۆمپانێکی کار وتویان لە ماوەی مانگێک دەتوانن ئەوان هەژماری بانکی بۆ موچە خۆران دروست بکەن بە قەناعەتی من ئەگەر بێت حکوومەتی هەرێم ڕێگری نەکات و پێداگری نەکات لەسەر ئەمەی هەژماری من تەنها بڵێ لەو بانقانەی منابێت ئەوان زۆر بەجددی حکوومەتی عێراقی زۆر بەجددی گرتوێتی و ئەتوانن لە ماوەی مانگێکە کە کارتی ئەلکترۆنی بۆ هەموو موچەخۆرێک دەربکەن و لە ڕێگەی بانقە حکوومیەکانەوە یاخود ئەو بانقانەی کە باوەڕپێکراون لە ڕێگەی بانقی ناوەندیوانێ کە ڕەسیدی باشیان هەیە لە بانقەکانە کە ئەو ڕەسیدێکە ئەو هەیەی زۆر زیاترە لەو پارەیە کە ئەیدرێتێ بۆ موچە مانگانە زۆر باش ئەچێ بە ڕێوانێ بەڵام گرنگەوەیە لە ڕێگەی خۆمانەوە لێرەوە لە حکوومەتی کاربەرەوە پێدوایە بۆی ئێستا ئەو ڕێگری دروست نەکرێت مامۆستا تاقیکردنی یاخود ئەو داکۆکی لە هەژماری من هەر بۆیە کە لە ڕێگەی بانکە هەریەکانەوە بدرێ ئەو خواستی دەسەڵاتدارانی هەرێمە خۆی لەوانەشە ئەوەی حکوومەتی عێراقی شەرعی نەشت لە ڕێگەی کۆمەڵێ چەند بانقێکی هەلیەوانێ تەوتینی موچە بکات بەڵام لێرە شەوانی ئەوەی کە دیفاعکرێت لەم پرۆسی هەژماری من لە کوردستانە ئەمانی شەڕی ئەوەیە کە لە ڕێگەی چەند بانقێکی تایبەتەوانێ کە ئەو بانق تایبەتانە هەڵبەتە سوودی بۆ چەند کەسێکی تایبەت هەیە ئەیانێ لە ڕێگەی ئەو بانقانەوە بدرێت بەڵام لێرەدا گرنگەوەیە ئایا ئەم بانقانی کە لە هەرێمی کوردستان هەیە پێشەم شتێ ئایا تۆمار کراون لە بانقی ناوەندی عێراقی ئەمەیەک دووەم شت ئایا ڕەسیدی باقیەکەیان وەکو گرنتی کە لە باقی ناوەندی عێراقە هەیەە ئەوەندە هەیە کە زوو دووقات و سێقاتی پارەی مانگێکی موچەی موچەخۆرانی هەرێم بێت کە خەڵک ترسی کە خەڵک ترسی ئەوەی نەبێت یاخۆی ینی ئەتوانین بڵین بە شێوەی تر بڵین ئایا ئەو بانقانە ڕەسیدەکانیان لە باقی ناوەندی بەغا بە ملیارات دۆلارە کە خەڵک ترسی ئەوەی نەبێت سبەینێ پارەکەی نەدرێتێ یاخود دوا بخرێ بڵێن پارە نییە لە بانقا ئەوەی کە ئێستا خەڵک ترسی هەیە لەم هەژماری منە ئەوەیە کە چاوەڕێ ئەوە ئەکات کە بەڕاستی مانگی دوو مانگی تر بچێت بۆ پارەکەی و بڵێن وڵات پارەکە
ئەوش چاوەڕێ دەکرێت لە سەڵاتدارانی هەرێم مامۆستا چونکە موچەکەش لە بەغدا هاتبوو تقریبا نزیکەی 20 ڕۆژێک 15 ڕۆژێک سزن کرا موچەی مانگی سێ ینی ئەمە چاڕوان کراوە ئەگەر ئەمە هەژماری من لەژێ کۆنتترۆلی حکوومەتی هەرێم لە سەڵاتدارانی هەرێمدایە ئەگەر بیانەوەی کێشە دروستکەن ئەگەر ئەمە سەر بگرێ وڵی لەوە ئەڵین چاوەڕان ئەکرێت کە ئەو حاڵەتە ڕووبات کە پاش چەند مانگێکی تر ئیتر بڵین موچەکان دواب کرد لێرە و لە باقەکانی ئێرە بەوەی کە زۆر دیفاعەکەن لەم پرۆژەی هەژماری منە و پێدا ئەگرن لەسەر ئەوەی کە ئەبێ لە ڕێگەی باقەکانی هەرێمی کوردستانەوە بێ کاکە پارەکە حکوومەتی عێراقی ئەینێرێت وەزارەتی دارایی عێراق ئەینێرێت ئیتر لە ڕێگەی هەچی باقێکەوە ئەینێرێتەوە بۆچی شەڕی لەسەر ئەەکەیت شەڕی لەسەر ئەەکەیت جاران دەدوت ئەگەر بێت و حکوومەتی عێراقی موچەکە بدات لە شکۆی هەرێمی کوردستان کەمە بێتەوە بەڵام ئێستا هاتووەتە سەر ئەوەی شەڕ لەسەر شکۆی هەژماری من ئەکرێت ینی بەقەناعەتی پارەکە بدا شکۆی هەرێم ناشکێ بە عێراق بیدا شکۆی هەرێم دەشکێ وای لێ هاتووە تقریبا ئەمە ئەبێ نەخێر ئێستا هاتۆ بەس دیفاع لەسەر ئەو ئەکرێ بۆ لەبەر ئەوەی هەڵبەتە ئەو باقە ئەهلیانەی کە لێرە هەیە طبعاً کە ئێماڵین باقی ئەهلی یعنی سەر بە کەسانی تایبەتن وایە وانە سەر بە سەرمایەدارن هەڵبەتە سوود وەرەگرن لەو باقە ئەهلیانەی ناوخۆ بۆیە زۆر بەرگری ئەکەن و بەرەنگاری ئەکەن کە لە ڕێگەی ئەم باقانی ئێرەوە بێتە گینا چ کێشەیەکی تایە ئەگەر لە ڕێگەی چەند باقێکی تری حکومەتی چەند باقێکی تری حکومەتی عێراقیەوە بێت یاخود هەر باقێکی تری حکومەتی عێراقی کە حکومەتی عێراقی بە پەسەندی بزانێت و وەکو ئیشارەتم پێیا پێشتر ڕەسیدی باقی هەبێت لە باقی ناوەندیە بە ملیارات دۆلار بۆ ئەوەی ینی ئەو پارەیە کەی دەیدرێتێ لە مانگیەکە دەدرێت بە ئەو باقانە زۆر کەمترە لەو ڕەسیدەی کە لە باقەکانە هەیەنەگینا بۆ دیفاع زۆر لەسەر ئەوە ئەکرێت یعنی هاتوو دێتە سەر ئەوەی هەموو کێشەی ئێمە جاران ئەمانوت ئابووری سربەخۆی خۆمان هەیە و ئێمە نەوت توانامان هەیە لە ڕێگەی ئابووری سربەخۆوانێ ئەوەتانێ سەلماندمان کە ئەتوانین نەوت بنێرینە دەرەوە و ئەتوانین داهاتی خۆمان پیاکەین ئێستا هاتوۆتە سەرەوەی دیفاع لەسەر ئەوە ئەکرێت وڵا هەژماری منەکە ئەبێ لەسەر چەند باقێک بێ کە حکوومەتی کاربڕێ کرد دای ئەنێ ینی بەڕاستی ئەمە لە پەرژەوەندی خەڵکایە نە لە پەرژەوەندی حکوومەتی کاربەرەکەریشەوە متوانێت پێ نەکەی قسانەی کە چۆنەکو ئابووری سربەخۆ داوت دۆخێرێم دەبژێنەوە هەر کەسێک مانگانە 1500 دلاری بڵین ساڵانە ببرە 1500 دلاری پێدەدرێ لە پارەی نەوت ئەمەش بۆ هەژماری میش ئەو ڕێکلامانە هەر وەکۆی پێدەچێت لێبێت چونکە سەرکلامی گەورە بووی بۆ هەژماری من دەکەن دەڵێن ئابووری هەرێمدا ئەوەندە دەباتە پێشەوە بڵین ئابووری هەرێم دەبژێنێتەوە خەڵک لە قەرز و پێشینەکان سوودمەند دەبێ باشە خەڵک ئەوە من نیم بە تاقیتەنیا خەڵکەکە متمانەی نییە بۆ باقانی هەرێم یعنی ئەو خەڵکەش کە متمانەی نییە بۆ باقانی هەرێم خۆیان وایان کردووە کە خەڵک متمانەی نەبێت لەبەرەوەی پێشتر کۆمەڵێکو ئیشارەتی پێیا بە ڕێزت کۆمەڵی قسەت کرد کۆمەڵی وعد و بەڵێندرا هەموو ئەو بەڵێنانە هیچی جێبەجێ نەکرا لەبەرەوە خەڵک هاتووە کە متمانی بەم باقانی ئێرە نەمێنێ نەبوونی متمانە بە باقەکانی باقاهلیەکانی ئێرە نەبوونی ئەوە نییە کە ڕۆحی نیشتیمانیان مردبێت نەبوونی ئەوە نییە کە دژ بە هەرێمی قوارەی هەرێمی کوردستان بن بەڵکو قوارەی هەرێمی کوردستان بەوەی هەژماری بەوەی ینی حساب بانقی لە بانقێکەوە بۆ بانقێکی تر بەوە کۆتایی نایەت و بەوە ناڕوشێت و بەوە زەرمەد نابێت یعنی من وای بە باشە زانمەر حکوومەت خۆی بۆ خۆی ڕێگە بۆ خەڵک کاتەوانی خەڵک ئازاد کا خەڵک خۆی بۆ خۆی قەنەعەتی بە چ بانقێکەیە هەڵی بژێری هەنیانە بێ هەم لەو بانقەیە بچێتە حساب بانقی خۆی بکاتەوە بە کارتی ئەلکترۆنی خۆی وەرگێ سبەینێ هەموو شتێکی هاچی کەم کوڕێکی بێت لەسەر خۆی ئەبێت وەکو هەموو موچەخوەرانی تری عێراق کە هەیە لەبەرەوەی ئێمە بە پێی دەستور بەشێکین لە عێراق دژ بە هەرێمەکەمان نین و هەموو تاکێکی کوردیش دەو بڕایان پارێزگاری لە هەرێمەکەیەکە و هەرێمەکەی خۆشی خۆشەوێت بەڵێ سوارد بەکردنەوەی هەژ بڵین بانقە حکومیەکان پێشتر ڕەشید و ڕافدەین لە هەرێم بوون بڵین دوای ڕاپەڕین کشانەتەوە
سەکردنەوەیان لێرە گرینگە هەم بۆ پرسی موچە بێ بۆ سوودمەندبوونی خەڵک بێ لە پێشینەکان بێ کاروباری بانکی بێکردنەوەی ئەو بانکە حکومیانە گرینگە. بەڵێ من زۆر بە گرنگی ئەزانم و بە دەستکەوتێکیشی ئەزانم کە ئەو بانقە حکومیانە بێن لە هەرێمی کوردستان لقی خۆیان کەنەوانێ لەبەرەوەی ئەو بانقە حکومیانە کۆمەڵی پێشینە غێری ئەوەی کە موچە ئەدەن لە هەمان کاتیشە وەکو هەموو هاوڵاتیانی تری عێراق کۆمەڵێ پێشینە دەدەن بە هاوڵاتیان پێشینەی هاوسەرگیری پێشینەی کڕینی خانوو پێشینەی کڕینی سیارە هەتاوەکو پێشینەش ئەیەن بە خانەنشینان کە پێویستی پێ بێت بڕێکی ئەدەنێ هەتاوەکو پێشینەش ئەدەن بەو کەسانەی کە عومرەشەکەن کە ئەتوانێت بڕێک وەرگێ و لە ماوەی چەند ساڵێکە ئەیداتەوانێ. ئایا لەم حاڵەتەیە ئەم بانقانە کە بێنە هەرێمی کوردستانە وەکو هەموو بانقەکانی تری وەکو هەموو ناوچەکانی تری عێراق کە هەیە یعنی زەرەریان چییە؟ زیانیان چییە ئەگەر سوودیان نەبێت؟ اینجا کە ئێمە یینە سەر ئەوەی باسی هەژماری منەکەین هەژماری من بەوە نابێ بڵێن وڵات لە دواییە ئەزانین سوودەکانی چیە با لە ئێستاوە سوودەکانی بزانین چیە لە ئێستاوە بەبێ ئەوەی خەڵک هەژماری بانقیش وەکو فەرمانبەر بیکاتەوە با خەڵکی تر بچێت ئەوە ژماری بنە با خەڵکی تر بچێ حساب بانقی بکات بزانین بە خەڵکی تری ئاسایی ئەو قەرزانە ئەدەن ئەو پێشینانە ئەدەن یعنی ئەمە ناکرێت خەڵک لە دوای بڵین بەوە هینکەین بڵین لە دوای ئەزانن کە سوودەکانی چییە سەرەتا بزانی بزانرێت سەرەتا خزمەت گوزاریەکانی چییە؟ ئەبێ سەرەتا خەڵک بزانێ خزمەت گوزاریەکانی چییە. من داواش لە خەڵکی شەکەم خەڵک خۆی بێتە خاوەنی ڕێی خۆی بیر بکاتەوە لەوەی کە سوودەکانی لە چیایە. ئەمە هیچ شێوەیەک زەرەری نییە بۆ سەر قەواری هەرێمی کوردستان بە هیچ شێوەیەک ڕۆحی کوردایەت و ڕۆحی نیشتیمانی لە ناو خەڵکان نامرێنێ. هەڵبەتە ئێمە بە پێی دەستور قەوارەی هەرێم هەیە نەوکو بەوەی کە لە خۆیەوە دروست بووە. زۆر چاکە بینە سەر پرسی هاوتاکردنی موچە لەگەڵ عێراق بە پێی برایدادگەر لێ تێدا هاتووە کە دەڵێ دەبێت لە هەمان تەوقیت بدرێ موچەکە لە هەمان کاتدا و موچەکانی شاوتا بکرێن. هاوتا دەکرێت یاخودەوەی کە پێویستیە با لە پلەبەرزکردنەوە دەست پێ بکەین کە مامۆستایان و فەرمانبەرانی مەدەنی تاکوێستە نەکراوە بڵێنەوەی دادوەرەکان هەمووی کراوە بۆشیان قەرەبە و کراوەتەوە ساڵانی پێشووتر سێ سەرۆکایەتەکان هێز ئەمنیەکان ئەمڕۆ 14000 پێشمەرگە بڵێن بۆیان کرابوو. نابێت دەست پێ بکاتەوە پلەبەرزکردنەوەش خۆی ئەتیادی کە تۆ هەر بە پێی و قەرە ئەو بڕیارەی دادگای فیدراڵی کە هەیە کابێ هەموو موچەخۆرانی هەرێم بە پێی دەستور هاوتا بکرێتەوە لەگەڵ موچەخۆرانی عێراقدا. هەڵبەتە لەو حاڵەتەش لەو کاتەشدا دەبێت هەموو موچەخۆرانی هەرێمیش ئەو پلەبەرزکردنەوەیان بۆ بکرێت و لە هەمان کاتا دەبێت موچەی فەرمانبەرانی هەرێمیش هاوتا بکرێتەوە بە موچەی فەرمانبەرانی شارەکانی تری عێراقەوە و هەمان کاتا موچەی خانەنشینانیش دەبێت هاوتا بکرێت بە موچەی خانەنشینانی سەرجەم عێراقەوانە. باش بەس بۆ جیاوازیکردن لە بینی موچەخۆران ئێستا بەس ئەوەی کە پلەبەرزکردنەوەکەی ناکرێت مامۆستای و فەرمانبەری مەدەنیە کە تەخمین دەکرێت نزیکەی 80 ملیارێک بیوێت لەبەرزکردنەوە. یعنی کە ئێمە بە پێی یاسای بودجەی 2023 و 2024 و 2025 کە هەر پرۆژە یاساکە هەر 3 ساڵەکە بەسەرێکەوە هاتە پەرلەمانی عێراق و دەنگی لەسەر درا بە پێی ئەو یاسایە بێت ئیتر ئەو پلەبەرزکردنەوەوانە ئەوەی کە لەی ساڵی 2023 هی زیاتریشە کە لە ساڵی 2013 پلەبەرزکردنەوە وەساوە یعنی پێویستە هەمووی بکرێت و هەمووی بکرێت بە لیست و بنێردێ بۆ حکوومەتی عێراقی بۆی حکوومەتی عێراقی کاری لەسەر بکات وردبینی تیا بکات لە دوای وردبینیکردن کاری خۆی تیا بکات. یعنی بە قەنەعەتی من ئەکەوێتە سەر حکوومەتی کاربڕەکەری هەرێم ئایا ئەو لیستی موچەی موچەخۆران بە پلەبەرزکردنەوەکە کەی ئەنێرێ بۆ بەغا چەند دوای خات ئەوەنە ئەو پلەبەرزکردنەوەش لە بەغا دوا ئەکەوێت. چونکە قەرارەکەی محکەمەی فیدراڵی ڕوو سەریح هەیەتر باشکراڵی هاوتاکردنی هەموو موچەخۆرانی هەرێمی کوردستان لەگەڵ موچەخۆرانی تری عێراقدا هەمیان لە ژێرسای عێراقدان و بە پێی دەستور پێویستە هەمیان هاوتا بن و یەکسان بن. باشە بەس مامۆستاوی کە پێویستە بەدامەزراندن ئێستا فەرمانبەرانی گرێبەستن نزیکەی 30,000 دەبن
مامۆستانی وانە بێژ زیاتر لە 37,000 دەرتوانی دانەمەزرا و زۆرن ینی زیاتر لە 200,000 دەرچووی دانەمەزرا و هەیە سەیەکەمەکانی خۆبەخشانی کەرتی تەندروستی لەمە دووە نابێت دەرگای دامەزراندن بکرێتەوە جا چ لەوەی کە حکوومەت خۆی بە یاخود هەل یەکسان لە کەرتی تایبەت بڕەخسێنرێ بۆەوەی کە سودمەند بن و بە تایبەتی مامۆسان کە حکوومەت بیان کات بە هەمیشەی وانە بێژان گرێبەستەکان خۆخشانی تەندروستی خۆی ئیتر ئێستا هەلێکە بە تایبەتی و گرێبەستانە بکرێن بە هەمیشەیی هەلێکە بکرێن بە هەمیشەوی دابنرێن و لیستەکانیان لەگەڵ سەرجەم لیستی موچە خۆرانی ترا بنێرێن بۆ بەغا ئەمە لەلایەکەوە لایتەوە با مامۆسانی وانە بێش یاخود تاعین بکرێن یاخود بکرێن بە گرێبەست بۆ ئەوەی دایمەن دڵیان لێ نەدا بڵێ ئەم مانگە نامانگەکەی تر دەرەکرین ئیم ساڵ ناو ساڵێکی تر دەرەکرین بۆ ئەوەی زەمانەتێکیان هەبێ ئەوانیش دڵخۆشتر بن چونکە ئێمە کرد بە تایبەتی لە پەروەردا کەرتی پەروەردە کە کەرتێکی گرنگە یعنی پێویستە گرنگی پێ بدرێ ئەمە هەلێکە بۆ ئەوەی کاری هەموو ئەوانەش بکرێت و یان تاعین بکرێنەوانەی گرێبەستن ئەوانەشی کەوانە بێژن یان بکرێن بە گرێبەست یاخود بگرێن بە دامەزراندنی هەمیشەیی باشە بەس شتێک تریشە بووە و سودمەندانی چاودێری کۆمەڵایەتی ئەوانەی کە هەژار بوون بۆ من ئافرەتی بە هاوسەر بوون ئەوانەی نەخۆشی درێژخانیان هەیە بە ساڵات چوان بڵێن ئەوانەی کە ئافرەتانی تەمەندار تا 2016 پرەپارەیەکە بوو لە چاودێری کۆمەڵایەتی 150,000 دینار کە توێژی هەژارەکان و بڕدراوە نابێ ئەوانش کاریان لەسەر بکرێت چکە لە عێراقی شەمان تۆری بڵێن پاراستنی کۆمەڵاتی و چاودێری کۆمەڵایەتی 59,000 کەسن تقریبان لەو کاتەوە موچەکانیان بڕا بە پاساوی چاکسازی نابێوانش سودمەند من لە داهات خۆی کە ئێمە ئەڵێن هاوتاکردنی لەگەڵ عێراقا کەواتە چی موچەیەک لێ بدرێت لە شارەکانی تری عێراقدا پێویستە لە هەرێمی کوردستانیش بدرێت هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە بێت نابێت جیاواز بێت ئیتر تۆڕی چاودێری کۆمەڵایەتیە بڵێن هەر شتێکی ترە پێویستە موچەی ئەوانیش عینە شت لێرە لە کوردستانیش بدرێت و هەروە شتێکی تریپێداویستی تایبەتی شێ موچەکەی ئەوانش خاوەن پێداویستی تقریبان باز دەکرێت 2012 تاوەکو ئێستا 30,000 خاوەن پێداویستی تایبەت کەمەندام ینی چاوەڕێون کە موچیان بۆ بڕێتەوە تۆمار کراون بەڵام موچیان بۆ نەبەستراوە و ئەو هاوکاریە بڵین خۆی پێویستە هەچی ئەو کەسانەی چین و تۆژێک لە عێراقا موچە وەردەگرێت پێویستە لە هەرێمی کوردستانی شە هەبێت و هەروەها لە کاتێکا کە لە بەم نزیکانە لە دوای جەژن بڵێن راپۆرتی تایبەت لەسەر هەموارکردنەوەی بودجەی ساڵی 2024 دێتە پەرلەمانی عێراق پێویستە لێشە هەر عینە شت ئەوەش دەستنیشان بکرێت لە کاتێکە ساڵانە دامەزراندن هەیە چ بۆ یەکەمەکان چ بۆ ئەوانی تر لە عێراقدا بۆ هەرێمی کوردستانی شەبێت بەو ڕێژەیە کە لە ساڵ 12.67 بەو ڕێژەیەش بۆ هەرێمی کوردستان هەبێت و لە هەمان کاتیشە هەر ئێمە موچە نیە لە هەرێمی کوردستانە و هەروە پێویستە لە کاتی ئەموارکردنەوەی بودجەیە هەموو فراکسیۆنە کوردیەکان پێداگری لەسەر ئەوە بکەن کە پارەی خزمەتگوزاری شەرعی نەشت بۆ هەرێمی کوردستان پرۆژەکان و خزمەتگوزاری بەو نیسبەتەی کە بۆ هەرێمی کوردستان دانراوە ئەمە پێویستکراوێ بە ڕاستکردنی داهاتە ناوخۆیەکان لە بوجە ئەو موچە بە دەرکراوە لە نەوت و لە داهاتی ناوخۆ بەس دەڵێن بۆ پارەی پرۆژەکان دەبێت تیزامی بڵین تەستیمکردنی نەوت ڕۆبدا لەگەڵ داهاتە ناوخۆیەکانیش بۆی کە پارەی پەرپێدانی پارێزگاکان و وەبەرهێنان و ئەوان لە بەغداوە بێت تەمان خۆی لە هەر لە یاسای بودجەکە و هەر لە قەرارەکەی محکەمەی فیدرالیشە یعنی ئەوەی تیا ئەبێت داهاتی نەوتی و نانەوتی تەسلیم بە بەغدا بکرێت بەستاکوێستە تەسلیم بە تایبەتی داهاتە ناوخۆیەکان لە 150 داهاتی نەوتی وەزایدن لە 150 داهاتی ناوخۆیش ئەبێت تەسلیم بە حکوومەتی عێراق بکرێت ئەگینە ئەوە نیە ئەو بینێرێ بۆ هەموو شتێک و لێرەوانێ داهاتی ناوخۆش مانگانە بخورێت و داهاتی نەوتی قاچاقیش بخورێت یعنی ئەگەر ئەوە بەو شێوەیە بێت بڵێ قەرارەکەی محکەمەی ئیتیحادی موچەی بە دەرکردووە لە نەوت و داهاتی ناوخۆ بەڵام لە هەمان کاتیشە ئەبێ ئەومان لەفکرد نەچێ لە داهاتوودا حکوومەتی عێراقی بێدەنگە بێت ئاسبەی نیە
سکاڵا تۆمار ناکات لە دادگای فیدراڵی لەسەر حکوومەتی کاربڕێکەری هەرێم کە داهاتی ناوخۆی نەناردووە چونکە من قەناعەتم هەیە لە داهاتوە نییە لە داهاتوە حکوومەتی عێراقی سکاڵای خۆی تۆمار ئەکات لە محکەمە لەسەر ئەو داهاتە ناوخۆیی کە هەیە چ نەوت و چ نانەوتی کە لە هەرێمی کوردستانە هەیە هەبوو بەس بۆ داهاتی ناوخۆ مامۆستا دیار نیە ئێستا 5 مانگ بڵێن 5 مانگکە بوو ئێستا موچەی مانگی 2 و مانگی 3 هەر بە پارەکەی عێراق دراوە 950 میلیارات و دەستکاریان نەکردووە بە یو داهاتە ناوخۆیە کە وەزیر دارایی دەگوت لە باسی لەوە کە 300 بۆ 350 میلیارە ناوێ بخرێتە پرۆژە بێ خزمەتگوزاری تەندروستی بێ پارەی بەڵندەرەکان بێ ئێمە لە کوردستانە ئەوەتانێ لە 2013 یاسای بودجەمان نییە یاسای بودجەمان نییە چونکە لە یاسای بودجەیە ئیتر ڕوون ئەبێت چی داهاتە هەیە ساڵانە وەچی خەرجیشی هەیە وەچی کورتێنانیش هەیە کەنیمانە هەتاکو ئێساش ئایا ئەبێ ئەو پرسیارە لە خۆیان بکەین ئایا ئەو داهاتی ناوخۆیە و داهاتی نەوتی بە قاچاغراو کە ئەفرۆشرێت ئەو داهاتە بۆ کوێ ئەچێت ئەو داهاتە کە نادرێت بە موچە ئەی باشە بۆ ناکرێت بە پرۆژەی خزمەتگوزاری بۆ نادرێت بە قەرزی مقاولەکان بۆ ناکرێت بە پرۆژەی وەبەرهێنان یعنی ئەگەر هاتو بەو شێوەیە سەرفکرا ئەمە خۆی لە خۆیە هەلی کاری زیاتر دروستەکە بۆ خەڵک ئەمە لە خۆی لە خۆیان زیاتر بازار ئەبوژێنێتەوە ئەمە خۆی لە خۆیان خەڵک زیاتر سوودی لێ ئەبینێت یعنی تۆ تەسەورەکەی کاکە ئەو بەردەوام موچە بنێرێت و داهاتی ناوخۆش داوانەکات چونکە مەسەلەی داهاتی ناوخۆ کۆمەڵی داهاتی ناوخۆ هەیە بە پێی یاسا و نایاسایی چ لە باش چ لە زەریبە چ لە ڕسومات کە وەرەگیرێت لە خەڵک وەرئەگیرێت ئەبێ سبەینی حساباتێکی بۆ بکرێ ئەبێ حکوومەتی هەرێم ڕوونکردنەوەی هەبێت بەیانێکی هەبێت بەیانێکی مالی هەبێت کە بە چ شێوەیەک سەرفی کردو مانگانە بۆچی سەرف کردووە بۆ چ شتێکی بەکارهێناوە بەس سەبارەت بە داهاتی نەوتیش ئێستا ئەمڕۆ ڕێکخراوی ڕوونبین هەیە کە تایبەتە بە پرسینەوت راپۆرتێکیان بڵاو کردوتەوە دەڵێ لە 3 مانگی یەکەمی 2024 داهاتی نەوت 927 میلیار 927 میلیۆن دلار بە نزیکە 1 میلیارد دلار لە 3 مانگ دەڵێ ڕۆژانە 338,000 بەرمیل نەوت بەرهەم دێ ینی داهاتەکەی مانگانە زیاترە لە 457 میلیار ئەگەر نیوەشی بۆ حکوومەت بێ بڵێن 200 میلیارێک نابێت لەسەرەوەش ینی بخێتە خزمەتی خەڵک یاخود هەروە بەردەوام دەبێت ینی بۆ نیوەی بۆ حکوومەت بێت نیوەشی بۆ حکوومەت بێت بۆ حکوومەتی هەرێم دەڵێن نیوەی بۆ کۆمپانیەکان دابنێ ئەگەر بۆ خەرجی بێ نیوەشی بۆ ئەویش دیاریش نییە کە دەگەڕێتەوە بۆ حکوومەتیانە مانگانە زیاتر لە 457 میلیارد دینارە داهاتی نەوتی بڵێنەوەی کە بەتانکەر دەفرۆشێ زیاتر لە 330,000 بەرمیل لە ڕۆژانە من لەو بڕام لەوە زیاتریشە بەڵام پێویستە ینی مانگانە بەیانێکی هەبێ بەیانێکی دارایی هەبێ حکوومەتی هەرێم لەو بەیانەیە حکوومەتی کاربڕێکەری هەرێم ڕوونی بکاتەوە چەندی داهاتە بووە لە نەوتی و نانەوتی و بۆچی خەرجی کردووە یاخود چەندی ماوەتەوە لە بانقەکانە یعنی پێویستە ئەوە هەبێت باشە دوو پرسیارەتی یەکیانە سەر خانەنشینان ئەوەی کە چاوەڕێن خانەنشینان موچەکان هاوتا عێراق بکرێ ئەوەش پێویستە بەوەی کە بە زووی حکوومەتی ماوە بەسەر جێرەیم خەمی لێ بخوات کە پێشتر لە 2000 و لە کۆتایی 2022 لە مانگی 11 دادگای فیدراڵی ئەو یاسایی کە لە هەرێم کاری پێدەکە هەڵی وەشاندوتەوە دەبێت پێ یاسای عێراق کار بکرێت بۆ خانەنشینە ئێمە کە هاتوو ئەو بڕیارەکەی دادگای فیدراڵی ئەگەر زۆر جووردی کەینەوە تۆ هاوتاکردنی سەرجەم موچەخۆرانی هەرێمی کوردستانە لەگەڵ موچەخۆرانی شارەکانی تری عێراقدا کەواتە لە هەمان کاتیشە ئەبێ خانەنشینانیش و هەروە ڕعای اجتیماعیش هەمیان لێ چۆن پارە وەرەگرن و بڕەکەی چەندە لە هەرێمی کوردستانی شەبێ بەو شێوەیە بێت یعنی ناکرێت لە هەرێمی کوردستان موچەخۆر خانەنشینێک 220,000 دینار وەرگێت بەڵام کەمترین موچەی خانەنشینی لە عێراقدا
500,000 بێ کە ئێستا نیازیشیان هەیە لەم فترەی داهاتووە زیاتریشی بکەن ناکرێتەمە کۆمەڵە کەسی کەمەندام و کەسی کە بە خێوکەریان نییە وە کەسانی ترکە بێ سەرپەرشتن بڵین بە خێوکەریان نییە و کەسانی تر کە دەستکورتن لە عێراقا پارە وەرگن بەڵام لە هەرێمی کوردستانە پارە وەرنەگرن پێویستە لە کاتێکە کە یاسای بودجەی ساڵی 2024 دێتە ناو پەرلەمانی عێراقەوە بۆ مناقەشەکردن و بۆ هەموارکردنەوەی پێویستە پێ لەسەر ئەوە دابژیرێت کە داواکاریەکە ئەوە بێت بۆ بدەکانی هەرێم بۆ ئەو بێ بچن پێ لەسەر ئەو شتە ڕاستیانە دابگرن نەوکو بچن بۆ ئەوەی بڵێن هەژماری من با لە ڕێگەی هەژماری منەوە پارە بدرێ بۆی سوود و قازانج و ڕسومات بۆ خۆیان بێت و پێداگیری لەسەر شتە جەوهەریەکانی خەڵک نەکەن و پێداویستیەکانی خەڵک ئەمە ئەوە اینجا بەڕاستی من حەزەکەم شتێکی تر لێراین کەم ینی زۆر بەلامەوە سەیرە کە موچە مافە هەر کەسێکە کاری کرد مافە و ئەرکێشی و هەروەها ئەرکی حکومەتە سیرەکەی حکومەتیش لەو لاوە بە ئەرکی خۆی ئەزانێ زەریبە و باج و خەراج وەردەگرێت لە خەڵک و لە هەمان کاتیشە پێویستە بە ئەرکی خۆشی بزانێت کەم و چەش بە خاوەن مافەکان کەم و چەخۆرانن ئیتر پێویست بەم هەڵا و وریا و گفتەکەی کە دەستکەوتی دیارەکەی دادگای فیدراڵی باشە پێشتر ئەیان و برارەکەی دادگای فیدراڵی عینەن بڕارەکانی سەردەمی محکەمەی سەورەی سەردەمی سەدام حوسێنە لە دوایە ئەچن لەسەر ئەوە مناقەشە ئەکەن ئێستا هاتوۆتە سەر ئەوەی کە ئەڵێ هەژماری من لەسەر ئەوایە حکومەتی هەرێمیانی لە پێش هەموو کەسێکەوانێ ئێستا ئەوە داوای لێبورد ینی لە جیاتی ئەوەی شانازی بەوە بکرێت کە وەفدەکانمان ئەوەمان کرد ئەوە ئێستا داوای لێبوردنی لە سەرجەم و چەخۆرانی هەرێمی کوردستان بکردایە کە چەند خۆگر بوون کە چەند نیشتیمان پەروەەر بوون کە چەند بەتوانا بوون چ ماوەیەکی زۆر پاشەکەوتیان کرا لیان بڕا و هەمان کاتە موچەیان نەدرایە خۆیان گرت ئێستا بە داوای لێبوردنیان لە موچەخۆرانی هەرێمی کوردستان بکردایە نەوکو بڵێ وەڵای ئەمە دەستکەوتمان بۆ هێناو نەتەوانێ یعنی بەڕاستی کۆمەڵ شعاراتی سیاسی ئیمڕۆ کە دەدرێت ینی ئەو شعاراتانە نییە نازانم لە ناو کۆمەڵا خەریکە شوێنی نابێتوانێت لەبەرەوەی عقلی خەڵک ئیمڕۆ جیاوازە لە عقلی 15 ساڵ لەمەوە پێش ئەمەش هەمووی حەزەکەم من ئیشارەت بەوە بەم کاک حەکیم ئەم وەزعشکە لە ماوەی 10 ساڵە هاتووە بەسەرمانە هەمووی بە بۆنەی ئابووری سەربەخۆ بوو من نازانم کاتی خۆشی چەند جار من ڕەختم گرتووە لە ئابووری سەربەخۆ لە وڵاتێکا کە دراوی تایبەتی خۆتر نەبێ ئابووری سەربەخۆ یعنی چی ئەتوانی بڵێ ئابووریەکی پێشکەوتوو خزمەتگوزاری زیاتر من لە شارەکەی خۆمان لە هەرێمەکەی خۆمان خزمەتگوزاری زیاتر پرۆژەی وەبەرهێنانی زیاتر پرۆژەی ڕێگاوبان و جادە و پەروەردەی زیاترەکەم لە شارەکانی تر بەڵام ئابووری سەربەخۆ بۆ وڵاتێک کە دراوی تایبەتی خۆی نەبێت یعنی هەل لە خۆی لە خۆیان مەفهومەکە مەفهومێکی نائیقتصادی زۆر بە کوردی سەبارەت بە سێ موچەی کۆتایی ساڵی ڕابردوو کە نەدران ناکرێت لە داهاتی ناو خۆ بدرێنەوە بۆ ناکرێت ئەو سێ موچەیە بە داهاتی ناوخۆ بدرێنەوەوانێ ئەکرێ ئەو سێ موچەیە بە داهاتی ناوخۆ بدرێنەوە شەر نییە بە یەک ڕەت بدرێنەوە ئەکرێ بەش بکرێت مانگانە لەگەڵ ئەو موچەیە ئەو موچە فەرمیی کە هەیە لە مانگی چوارەوانێ دەست بکرێت بەو سێ موچەی سێمانی کۆتایی ساڵی 2023 چونکە ئەو یاسای بودجەیە کە دەرچووە بۆ ساڵی 2023 و 24 و 25 یعنی سبەینە شەر حکومەتی عێراقی داوایان لێ کاتەوانێ کە ئەبێت ئەو سێ موچەیە بدرێتەوانێ ئیتر بەسەرێکەوە دەدرێتەوە بەش ئەکرێ گرنگەوەیە بدرێتەوانێ سوپاس دەکەین بەڕێز مامۆستا دیگەر مەحموود پەرلەمانتاری پێشووی کوردستان لە لیژنەی دارایی سوپاسی ئامادەبوون دەکەین ماندومان کردی سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس دەکەین سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس دواوکاران خواتانە